یانەی شەترەنجی خانزات دوای ئەوەی وەکو باشترین یانەی شەترەنج لە عێراق دیاری کرا، ئەو یانەیە دوێنێ خەڵاتی ڕێزیانی بەخشیە ڕۆژنامەنووسانی وەرشی وەک ئەوکارێک بۆ سەرکەوتنی یانەکە کە هەریەکە لە پەیامنێر و وێنەگری کەناڵی ئاسمانی پەیامیش خەڵات کرا. لە ساڵی 2010 یانە شەترەنجی خانزات بۆ جاری سێم وەک باشترین یانە شەترەنجی عێراقی هەڵبژێردرا. ئەمەش بۆ چەند تەوەرێک دەگەڕێتەوە. یەکەمیان لە تەوەرانە کە لەو پاڵەوانێتیان نێودەوڵەتیانەی کە یانە شەترەنجی خانزات تێدا بەشداری کردە لەسەر ئاستی عێراق لە پاڵەوانێتیەکانی پلەنایابی عێراقی توانی پلەی یەکەم بەدەستبێنێتن و لە پلەی لە پاڵەوانتی لاوان توانی پلەی دوم بەدەستبێنی و لە پاڵەوانتی تازە پێگەیشتوان پلەی یەکەم بەدەستبێنی و لە پاڵەوانتی ئافرەتان پلەی یەکەم. یعنی لە 4 پاڵەوانتی نێودەوڵەتی کە لەسەر ئاستی عێراق ئەنجام درایە لە سێیان یەکەم بووینە، لە یەکەچیان دووەم بووینە و لەسەر ئاستی تاکەکان لە هەر پاڵەوانێتیەکانی شەترەنجی خانزات یاریزانەکانی بەشداریان تێدا کردویتن لە پلەکانی پێشەوە بووینە. زۆری پلەکانی یەکەم لەسەر ئاستی عێراق یانە شەترەنجی خانزات بەدەستی هێنایە و بۆ یەکەم جار لە مێژووی عێراق توانیتمان نۆرمی GM کە پێدەگوترێ گراند ماستەر لە پاڵەوانێتی عەرەب لە وڵاتی تونس بەڕێوە چوو لەلایەن سارا مەسعود بەدەستمان هێنا کە ئەمە یەکەم جارە لەسەر ئاستی عێراق ئەم نۆرمە بەدەست دێتن و هەروەها نازناوی IME وەرگرت و لە پاڵەوانێتی تونس کە لە شاری منستر بەڕێوە چوو پلەکانی یەکەم و دووەم و سێممان بەدەستهێنا. کەواتە یانە شەترەنجی خانزات لەسەر ئاستی عێراق لە پاڵەوانتیە تاک و کۆیەکان زۆرترین مەدالەی زێڕ و کاسەکانی بەدەستهێناوە.